گەرمەساتە بەزمەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتان بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمەساتە بەسەرهاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمەساتە بەزمەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە گەرمەساتە بەسەرهاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە حەمە عەلی مژدە خۆش بیت چەند سەیاریان هێناوە گوێ بگرە ماسی سەرڕەشەکەی تایە ئەی ئافەرم گوێ بگرە حەمە عەلی جوان جواندایان ئەگریت هەمویانم بووە خەیتە ناو مەخزەنەکەەوە کاکە مشتری وەستاوە نەوەستاوە کەیفی خۆیەتی من جارێ دەستکایی ناکەم هەتا هەمووی پۆلیش نەکەم ئەی چۆن کرێکات چەنە هێناوە 5 کرێکات یەکی 6,000 بەرێ بەسە ئەی ڕۆکەمە بیکەمە 20 سار 1 دقە حەمە عەلی ئەرێژنەکە تۆقە چییە؟ بابە فەقیر فێری کەی سبێنە بێت تێری کەی ئەمڕۆ 5,000 سبێنە بیکەی بە 6 دووسبێ داوای دەولیەکە وازی لێ بێنە هەرە بۆنە ڕەزیلی کورە مەسەلە ڕەجیلی نی ئاخر فەقیری هەر بە فەقیری خۆیەوە جوانە حەمە عەلی کاکەیەکی 6,000 بەرێ بەسە با فێر نەبن باشە نانخواردنی چی لێنان نەخۆن بابا بڵێ با لێ نامخۆن بڵێ با لێنە ئەمەژنەوە لەوێ نامخۆن حەقن نەبێ بەسەرە من قساکەم نانیان نەیتێ با فێر نەبن بابە دەبڵێ بابێ لێرە نامخۆن خوای دقە حەمە عەلی ئەرێژنەکە من لێ زۆریان ئەمێ تا لێرە بیان نەمێ حەدیان چێ مەمنە بەخوا ئەژنۆ هەمویانشکێنن هەتا دە یارمەتیە و فەقیرانە بە هەتە جوان نییە بەسە ئەلو حەمە عەلی کاکە گیان 6,000 بەرێ و نانوشتیان بۆ نەکری با بڕۆنەوە دەبڕۆ دەی بەس مارسیچەکە ئامان دەسی تێوە نەیەن بۆ بۆم شەوە ڕۆڵە بۆ بەم شەوە تۆ پارەم بۆ هێنی هەمووی لە مەغزەندایە لە قاسەکە قەی ناکە زۆر من خۆم سبێنێ نایەن بۆ شەریکە دەبڕۆ دەی جەنگیشم دەرمێنە دەبنە دەی زۆر سەیرە وەڵڵاهی ئەم حەمە عەلی هەر لە خۆیەوە شتی وا ئەڵێ هەر لەو چە تاقانەکەی من مژدەم بەرێ مارسی سەرڕەشەکە گێتەوەی علامەتە گەورەکەی پێوەیە ئاخر مۆدێل چی لێ بکەم چی لێ بکەی مناڵی لێستا و سیاری مێری بەدەست خۆیان لە شتێک پورە بابە هەموو ڕۆژێ حەسەنی لە دواوە نێرە مەڵێم ئەوەی سەیری کرد دوو فیشێکی پێوە نییە خۆی ئیشمان چییە پارە هەیە سوڵحەکەین شتێکی تر ئادەی گۆرانی بێژێکی کە پێموتی بۆ بەیانی کچەکە من حەسەنم ناردوتمە ڕۆڵە بڕۆ گۆرانی بێژێک بێنەوەی کە تۆ ناوەکە بۆم خستە کاغەزێک و یامێ وتم لە ژێر عەرز بۆ مەینتە سا عەرز وتی دڵنیا بەگم وا بزانە لای خۆتە منش لێرە مژدە دەمێت تۆ بەیانی ئیدی میلادت نییە بۆ بەیانی نامانەوێ وا بزانە گۆرانی بێژەکە لێرەیە گۆرانی بێژی چی ماڵی کاگرە و تەعزیانە دراوسێن ئەجریان گرانە حەیامانە چێ یا ڕێز و احترامی دراوسێنە ماوە شتەکە کە تۆ قسەکەی من دوو شاخم لێ ڕوێزانی حەقم چێ بەسەر دراوسێت تەعزیە هەیە نیەتی قیروسیا بابە من کەیف و سەفای خۆمەکەم هەمە کچەکەم عیدی میلادێتی من نەقم چێ بەسەرەوە دەبێتم خۆم حەزرەکە دە باشە بڕۆ نەوەکو حەسەن بێ و حەسەنە ئەزاری تۆ پارە هاری کردو عەزیز بەک تۆ زۆر سەیریش نەکە زانی پارە بە بەلاش پێیاگرێ شو خاقي من هالناصي بخوا هالناصي بخوا بەس حەسەن چەنە زۆرەی تۆ ها شو خاجان شو ئازی بزانم چی کرد وناسي ئێ ئافرین من وناسي ئەی کوا شي گۆرانی بێژەکەی کە پێ والله دسم لكم ها دسم لكم حەسەن نەزانی چی هەستم نیوە مردوو دەکەم اخي بخوا زور قرا کورە بابە من سبەنی ئەو کچەم عیدی میلادێتی تۆ باسی چی بۆ منەکەی اذا باشا خو بس هنا بسيطه ئەخە چۆن بەسیتە تۆ پێیان نەکردووە خوم قراني يلا ئاخر دەنگ چۆنە تۆ بخوا خراب باشا وباجني وبتذا کورە بابە حالێکی کەم بۆ بدۆزەرەوە حەسەن ڕەجال یەکەم من چی بۆ کچەم بڵێم دوزيمو ئادەی چییە بموبايلك ئەها باشە چاو لێ
ئێساکە پێش یێڵی جۆرەکە پێ ناخۆشە قەی چێکە کورە چی قەیچێکە ژنەکە من ئێرنجیم ئێنرژیم فولە ئەنرژیە فولە بە موبایل ئەو داغانە بێت موبایلە نوا گۆرانی تایە با بە کزی لە ژوورە تەواو کونی تەپڵەکە نەنێ بەجێمە ڕەت من دڵم ئاو ناخواتەوە عیلاجم بۆکەیت بۆ تەگەم باشە بۆ تەگەم بڕ لەبەر چاومت بە دەبڕۆ ئەمرن نەمێنێ مڕەبع ها کاکە چی دێ بەخۆ ماچی بە قوربان سەلامت بی واللهی وی ڕاستی ببوونی و گۆشتە ها بەسەر و گوێلاکما زۆرم پێخۆشە گەر شیشێ گۆشت بۆ بکەیتە نانێکە و بیخۆ گۆشتی چی کاکە ژان زۆر سەوەیە بۆنی لاچ گوشتی وایە کورە بۆنی گۆشتە بە ساقم خێرتانەگا برسیم و حەزم لێتی پڕ بەسەرم جاوە شیشە بە باوکیەیە پێچم پێش شێڵێم ئەگەر هەبوو تۆ جێت تەماتەشی تێکەی ورە خوا کا شیشە گۆشت دیادی تەمات وازی بێن ساقە بوو ئەم هەتیوە هەتازل بێت کارە بێت ئەوم پێ ناخۆش دەوازیان لێ بێنە سلام علیکم جەواد چییە سەلام زەلامێکی فەقیر لە بەدرگایە بۆنی ئەم دوو کەڵم و کەڵم گۆشتەی کردووە ئەلێ برسیمە و دوو شیشم بەریم جا چاوی دەرەها و برسێتی خۆ قابلە هەتی بەخێوەکەم بڕدەریکە بڕۆ ئەیە ڕۆ چی ئێڕۆ ئەوە نەفسە کورە بابە نەفسیتی منەقم چێ بەسەرەوە فەقیرە نیەتی من گۆشتی خۆم قابلە شەریکە باشمە هەدەریکە بڕدەریکە بەسە خۆمە چم ئەیە ورە مەڕۆژ نەکە چاوچنۆت دانیشە دانیشە دانی چی دەست و خۆش بێ وەڵڵاهی ئەم فەقیرە مەقیە لە کۆڵمان نابێت دوانی وەنیە جەواد بەرە جەواد ئەمان تۆ نەچی بۆ میسر بۆ چکە لێ بە جێڵم گێ براو ئاخە تۆ وەرە فەقی تۆ بۆنی گۆشتی من بکەی وە نییە ئەرە بەخوا دو ساڵ پیاڵە مەلە کاکە و لاسیکە سووتێ هیچ گۆشت نییە هەر لە گۆشتە شو بۆم بێنە بۆ دانیشتی تۆ ئەی وەڵڵاهی توزانم هەسا عەمرن نەمێن زەی یاڵە بۆتی تێک قوربان وەڵڵاهی نازان هیچ نەیمێ نامێت دەبڕە کاکە دەبڕۆ ئەی لەوە دانیشتوە هەژدە یا ڕەب العالمین هەموم کەرە بۆ دروست کردوتەوە مامە گیان دادی گیان گوێم لە هەموو شتێک و دایکی بم خوا گەورەیە خوا کڵاوی بۆ بەڕوو دروست کردووە ڕۆڵە چی کرەوە گۆشتە کوڕم دەبێنە شیشی هەر بە هەوای شان نەیسووتێنیت وەش عزیز بەک گوێی لە قسەکانێ بۆ دڵی شکا وەشا چۆپەڕی دڵمەوە ئەو بۆن و بەرامە چوو بم چاوی دەرە هاوملی ئەشکا فەقیرە بۆ خۆی فەقیرە وەش با بچێ بۆ کاسبی ناکات کاسبی چی بکە قەچەکە شیشێکمانەیە خۆ بۆ کەممان ناکرد نایەمێ بۆ بیەمێ نایەمێ خۆمەی خۆم بۆنە ڕەزیل و پسکەی دەبەسە بەسە دەی تەواو تەلەفۆنە داخی ئەم عەناتەی ئێوەش هەلو ها ئەی سیارەکان هەمووی گڕی کرد ئەی باوکەڕۆ قاسەکەتان ڕزگاکە پێم بڵێ قوڕ بە سەرم گڕی کردووە چی پارەمە بوو لەوەیە بوو تازە تیاسوم دەبڕۆ عەمرن نمێنێ بۆ تۆ خۆت و خەبەرێک یاتمێ دەبڕۆ وەڵاژنەکە تیاسوم کورە چی قەی ناکە من تەواو ئیفلاسم کرد کورێ کوڕمە سە وەختی گۆشی مریشکە ئەی هاوار باوکە ئیفلاسی کە تەواو هاتمە سەر ساجی عەلی مەژدەی خۆ قاسەکەیان ڕزگار کرد کوڕنەوەڵە قاسی چی ئەی سیارەکانیان کوژانەوە کوڕە لەوە خۆشتر چییە؟ گۆرای بێژم بەیاگرت ئەی بەخێر نەی تۆ بۆ خاتی پێخەمە کورە دوایکی من ئیفلاسم کرد دینارێکم نەما بەڕاستە؟ وەڵڵا تازە تەواو من سەری خۆمەڵەکردم بۆ کەژوکیەوە خۆمە کوژم بەخوا خۆچی چیە کوشی پیاوەکە دانیشە لە بوون و نەبوو من لەگەڵ تامێژن بۆچی باشە ها بچنەوە ماڵی باوکتان تەواو من سەری خۆمەڵەکردم جا بۆ وابکەم حەسەنەوە دەماچێمەرە بە یەک فیشێک بنم بە تەختی ناوچەوانی خۆمەوە دەبێنە عزیز لەگەڵی شەیتان وەرە خوارەوە دەبێنە حەسەن کوڕاخر عزیز بە قوربانە من دەماچی شش دانەماگەیەک فیشەشتیانێ بۆ نەکڕیوم دەتەواو من هەرڕۆم کاکە گیان سەری خۆم هەڵەگرم ئێمە ئەو کەژوکیەوە تەواو باوکەی چی وەرە چیم بۆینە ڕۆڵە باوکێ قوڕ کرا بە سەریە مەعرەزەکەمان سووتە سیارە هەموو بوو بە کۆفۆی ئاگر قاسەکە پڕ بوو لە پارە سووتە پشتم شکاشکە وەراچی کاکە خوا گەورەی ئامەندوو بیللا بەڵام تازە منی پلاسم کە من بۆ مردن باشم من ئەڕۆم ئاگاتان لە خۆتان بێ ئەچنەوە ماڵی باپیرەتان
تەواو ئەچمە و کەژوچیەوە با یادگاریست خۆ ئەمەتان بالا بێ مەڵە دەقەکەی پشتێ بالا بێ و تەواو جامانەیە ئەڕۆمەیەمە و کەژوچیەوە والله ئامۆژم بۆ قورعانە مەزبعەکەی نەبینی تاری بوو کەوتە ناوی جوانە ژنەکە جوانە ئەمەراغا بەڵێ پیرۆزێ بێ یاخوا بیەوەی ئیشەڵڵا زۆر سپاس ژنەکە من چەند لە تۆ ڕازیم خواژەوەڵە لێ ڕازی بێ لەم ڕۆژانە لەو کۆڵانی ئەو دیۆڕۆشتم باس و مەدحی جەنابە بوو ئەیان و هەزار ڕەحمەت لە قەبری باوکی بۆ خۆی و کچی تێگەیشتی ئەو کولی ماڵێک لێەوە هاتۆ دوو مریشکی یاوینەتێ ئەی چۆن ئەمەراغا خۆمم لەبیرە برسێتیم زۆر دی ئینسان نابێ لە خۆی بگۆڕەکەتی کێنانی هەبوو تابان منیش وەکو تۆ فەقیریم زۆر دیوە لە خوا بە زیابێ خوا ئەم سەرۆت و سامانی یاومەتێ تا ئەتوانمەی بەخشم سپاس بۆ خوا لەخوا بە زیاد لەخوا بە زیاد بێ چکە هەرە مرین بەجێڵین بۆ کوێ بین ژنەکە ئێمەوە وەختی خۆی بەڕووتی هاتوونێتە ئەم دنیاە بەڕووتی ژەڕۆینەوە ناتوانین یەخشت لەگەڵ خۆمان بەرین لەبەرەوە خوا ئەو سەربەتی یاوینێتی تا ئەتوانی گردنە ئازابێ ببەخشە باشە گیانی باوکە ها کوڕم خێر ئەڵێم بۆ سیارەکەم بۆ ناگۆڕی بۆ کوڕم سیارەکە عیبی چی خوانێ بڕێک و پێکە مۆدیلەکەی تۆزیێ فەرقی هەیە ئەتیادیە کاکە گیان ئەمە زیامەسرەفە ئیسرافەی تو بۆچی بۆ بگۆڕم کاکە گیان وڵای برادەرەکان ئەڵێم بەڵکە زۆر دەوڵەمەە ئای بۆ سیارەکۆنە پێ بە قسەی برادەر مەکە با ئیشەڵا بچینە پێشە ئاسێ 4 ساڵی کە تۆش گەورە ئەبیت و بۆ شێ گۆڕم باشە کوڕم وڵای سیارەکە شمەکەڵی نەما خوا گەوری شەڵا بۆ دەگۆڕم وا بزانم دەرگایە بڕۆ بزانێ چییە باشە دەی ئافەرم کوڕی باوکی ئەلو گیان هەموویتان بردە گەڕاجەکەەوە یاخوا لەشتان ساق بێ دەستان خۆش بێ ئەزانی چیم بۆکەی بە ساقە بم ئەو کرێکارانە نانە 15,000 کەمە بە ساقە بم یەکی 30,000یان بەرێ نەژیێڵی بڕۆنەوتاران و کەبابێکی چەورە خۆن باشە دەیخوا گارە بێ خوافیز دەیخوالی و قبولکە خوا ئامینی شەڵڵا چی بکەینی تر کوڕە بخێر گیان فەقیرێک هاتووەڵە خواردنم بەشم کوڕم با بێتە ژوورە خوانەی بڕێوە هەمووی خواردنە بۆ نەیبی خوا ئاغاوازی لێ بێنە خۆ دەزانی فەقیر خۆشەویستی خۆیان خۆمەچم بۆ بڕۆ دەی دەستە خۆش بێ هەسە کوڕم با و گۆشتە نەسووتێت تۆ زێم دیوادی بکە لە هەسە دەی ئافەرم ئافەرم ژنەکە پێم خۆشە فەرموو خاڵە عزیز باک ئەگە بەرسیتە فەرموارە ژوورۆ ژنەکەی بۆ و فەقیرە و نهێنیا ژوورێ پارێنان بخوا سپاس بۆ تۆ خوای گیان ئەم دنیاە چۆنە دەتێم گەێنە چی بۆ مەسەلا ئەزانی و فەقیرێکە لە دەرگایە کێ بوو کێ بوو مێردە کۆنەکە بوو نا بۆ ما بوو هەزار ڕەحمەت لە پێشینان ئەڵێن ڕۆژان ڕۆژی لە دوایە
بس مكاني مالي عثمانة لماضي عثمانها فرتنا وهرايا لماضي عثمانها فرتنا وهرايا بلا وسي وبيها مسماني لقومه بلا وسي وبيها مسماني لقومه أنا روج التاي وردي أرجع ودباري باب فلان دادني رنج بخسار داتشي باب فلان دادني رنج بخسار داتشي لماضي عثمانها فرتنا وهرايا لماضي عثمانها فرتنا وهرايا بلا وسي وبيها مسماني لقومه بلا وسي وبيها مسماني لقومه روج نهرب والله لا يهيني. ئێستەیەکە بتان بینی لە سەیری ئەو مناڵە مؤەدەبانە سێم پەپولانە نازانم من سێ کەرم هەیە لە ماڵەوە شعور نییە شت نییە هیچ شتێک نەماوە لە ماڵەیە باشە ئێوە بەس تێ بگەم لە ئێوە ڕقتان لە منە ها ئەی بوان پێکەن بلە بلە جامو کوڕم ئەوانەی کە منوتم هیچی گوێ لێ بوو نەسیحەتەکان والله باقي نازم وتجي دايلي برناكم هو شويه اللي يعني نقول لكم في الرياض وتمزام تشي بس اللي تابعني هو يسكر سيرم كل والله مجموعين ميرلي بيو بجاردن من يزيد وصم يرلي بيو باشە جاكر بكري بوم جيري توصل لنيا ولا حد النبيت باشا ئەدەبسز من قسەی بۆ کەم مێرو لەم بۆ بژێرێ اخر قصه شي بو ئەوەیە عیب و معرفەتی من آخر بۆیە ئەڵێم ئێوە زوو خاوە سکتان کردوم خەریکە شێت مەکەن کاکە بۆ ئەم لێکەن ها دوژمنایەتیم لەگەڵاکە ئەی بۆ ئەم لێکەن سەبەب بەخوا باوکە زۆر مان خۆشەوی. کوری خۆشەویستی چی بابێ هەر سوپەری من تانشکانمە خۆشەویستیە اخي زين شي بوك موضوعك والله او راسي ما انا ميني بيت مالو او موضوعك یە کوڕم ئاخر تۆ تۆزێک بی لە باوتام بکەنەوە گوناحتانەگار وەڵا خۆ من هەر ئاوا نامێن دوو ڕۆژیکە پیرترە بم ئەی نابێیکە پیرێژێ لە پاڵەوە زستانە هەڵە دەرزم لە سەرمایە لە تێبەتانیم پیا بە یعنی بەتانی پیایە کوورە بێ ئەدەبینە من شەوی دەکەڕە دێم داتانە پۆشم جارێ ئامە لەگەڵ لە خۆی لوولەکە هەر نازان بەتانێکە لەکوایە باشا جابوك حلي كراكي بو زوبيا زيانا كرتو بيت لاي خدو چاو لێجا ئاخر لە من ناگەن ئەوەتە ئەمەنە مکەسەراتان هەیە ئەمەنە دەردەسەری نەکبەتیتان هەیە ئەو پورە ئاساشیان ئەو تاڕۆی بەکە هەبوون بۆ خوازان لەکوێ وڵای بابارچنی ئیشمان ئەوە بوو پورە ئاسیامان دەک پورە ڕۆڵە ئەدەبێت یابێ ئەوە پورتانە ئەی بووە کارت ئێوەشم بێنێتە ماڵە باوكا قولتين كيشغال اسيا نبي خو اقلم هيش عبيك ماني لقد تو شام بس انا لا باني ها بەس ئەو ماڵەکە تێکەیەت. وەرەوڵە پورتانە بۆوە ئەکەن وەڵا ئاشەم بیلە ئەوەی ئەو بۆ منی کردووە وانیازی هێژنێکم بۆ پیاکە بەیەوە هەر ناکرێت باوكا وعد بي او يجنك بوتك مش بوتك ئەشەبی لە ڕاستەکە. کورە بابە ئەرێوە بۆ ئەوە نەبێ مێشکن کورە کوڕم بۆ خاتی خوا بۆواگن کە اسا باش باوكا اسا السلام عليكم عليك السلام هرسك ممنوع توين نا محرم ما ديانيا بيغاني ديانيا اسا بكرت مختصر تشي ديتو کاکە من ژنم ئێوێ اخي شنو بوشيا ها هنا بوشتا ئەزانی بۆچی من شرم ما قبيليه دەی باوکە مناڵی خۆتی. کورە خەریکە عەقڵ مەچێتە سەر عەقڵیەوە ئەدەب سزیە ئەو شتانە چۆنەوە درێت باشا حرمەت اخي باوكا جامبيون ما بلي بيمش هاو كاربين داخی ئەمە کە سەیری ئەەکەم کە ئەمە لە دایک بوو هەستی ئای چەقەنەم لێیە ئای چەقەنەم لێیە بەو کۆڵانەیە ڕام بەسا انا ربي نەمزانی ابي شي بو من كذبه واللهی شومترین ڕۆژ يبو ڕێک یەکەم ڕۆژی دەستپێکردنی شەڕی براکوژی بوو شەڵا هەر لە دایک نەبوویتایە ئەی وەک چەپینکێکە؟ واللهی هینەکەی تۆ ئەشەم بالله ئەوەش هەر خۆشترین ڕۆژ بوو لای من چونکە شەڕی براکوژی ئیتر وەستا تەقەوشت بەڵام هەر تەقەکە وەساجینا زمانەکە لە تەقەکە خەتەرتر ئێستا بس تأشيد باوكا او رجيكا من لدايق بوم هشتا بطاطي بلون ناس يوزني او ناكر کورە ڕۆڵە ناسینی چی کورە تۆ ژیانی منێ فەوتان باشە کوڕم تۆ بە دوو قاچی شکاوە لە چا عەربانەیە بۆ ئەو عەربانەی لەو سەر و لێژێ بەرەڵا کرد کوڕم تشاوليا او باوكا جا سلام عليكم او بيشتيش بواني شموتوا خود من جاري فيري نكردي نو جيشك سلامي كي ابي جوابي سلامك اي باش مش تيجي غلط مكرو خيريتم كرو دزين كردوها عزيتي قسم معها سيري افرتي قراكم كردو خودين بلا يعني ما بس هيك غلط كلام بيني کورە ئەدەب سەر تۆ 120 ڕۆژی معقولە هەردوو دەست بەرەڵاگەی سەر و لێژیش بوو والله باوكا يكشي شي بيبلم خو عقلي دار ميتم بيبي عبس السلام بتاكتنياش طبعا تو سيدي او بتاكتنا دار ميتم بيبي سلامك دار ميتك فرم جواب سلامك
خۆر بەسەرە و جەنازەی تۆ هەڵیەگری لەبەرەوە ئێستاش بە عربانەکە بووم بە هەر شوێنە یەشی سەلام لەکە هەمان شت دووبارەکەم نسیحەتی خوب باوکیژە کورە ژیانی منتان فەوتان کورە ئەرێ بۆواکەن دە تۆزی بیرکەن و بۆ خاتی خوا ئەوە پورە ئاسیارتان تەواو ئەوە تا بەکەری بوون بۆ خوازانێ بۆیە دۆزرێتەوە یان نا وەڵڵا گوناحتانەکە کاکە تۆزی بیر لە خۆتان بکەنەوە هێوان بەزانین چی باوکیژە باسی پوراسیا مەکە جۆ بگرن یەک دوو عاکەم هەرو تەمڵێن ئابی بۆ خاتری ئەو قورعانە پوراسیا نێتەوە ئامین ئاسە کوڕم دەرگایە ئاسە باوکە دەریا بڕۆ بیگەرەوە کەسان ناچن خۆ بچن چاوترێ ماڵەکە و چاوترێ ماڵەکەم یار هەورامە هانی دڵە بۆ چاوتوە هانی بەس ئەدا بسە زینە یەک دەقەستی باوکە شتێ بڵێم پۆڕە نابی خۆ ئاگەرێکە هەڵەسیت و ئاوا و بیرم هەلا خۆم حەزم لە شاوی سەر چۆپیە هەسەتی ڕاکەوتریا کرد بە هەڵەسم هەسەی چەکە دەی بزوڵە بلا باشە باوکە بە قورعانی مە قەوی تۆشمان گرتووە دەبڕۆ نیێرە کرد زۆر ڕووداکەی زۆر ئەوە چێ کوڕ چێ بوو بۆ چلیان نای بۆرە نیاریی باوکە توخوا ئەی چی بۆ ڕۆڵە گورە پوراسیاتەوە بۆ نەکبەتی خوا بەڕاستی یاخوا بەخێر بێتەوە فیتنەی حەوتەوڵات السلام عليكم ئەی بەخێر بێ ئاسیای کاکە خۆشکم یاشمنی. یاخوا بەخێر بۆ بێتەوە ئێوە نەبی ئوسوڵن هەڵناسن ئیتر ئەوە علم و معریفەتەکەیانە کوڕە ساریکی وڵای بەقەدم لەکەمان ناخۆش هاتوۆتەوە کوڕ ئەدەبەت یا بێ بۆ کوڕ چیەگری بلێکیان ئەو خوا بلە هەروە بە ڕەحمە و بۆ بەکرەگری کوڕە بەڕاحمی چی بەکری چی باوکە بە قورعان و ئاژەوەکە ئەم پورەمانە خۆ ئاگەلێ هەر ڕۆژۆ ئەفرەتێ بە تۆ ناسێنە بۆ ژنێنان ئەدەب سزینە یاڵە بۆ ئەودیو دەی کە ئەگەولیە چەند شەیتان ئەمانە هەستن بۆ ئەودیو هەستن بۆ ئەودیو بەخوادارێتان ئەو نەدرێژ بێ ئەوش نەبوو باوکتان هەرە هێنم ئەودیو یاڵە شەیتانانە دەی چاتان هەستن دەی بڕۆن دەی جەڕدوون ێ باشە دەبڕۆ وەلە وەرخاتر تۆڕم باوکە دەبڕۆ باشە پوراسیا بنێ توای دەقە باوکیجان یارمەتی پێش دەقەدانی چه شکرێش کێنێ 5 دقە لا چۆ باش یەک مثال لە تۆگەم پوراسیا تۆ بەکردبوون بۆ بۆ ناچی بەلای بەکرێوانێ ها ئەوی بەکرد بۆ تاکە باوکم بۆ تاکە بەخوا بەکریش بەهۆی ئەو کەس نازانێت چی بەسەر هاتووە ئەدەب سز بۆ ئەودیو دوو ماڵتان وێران کردووە دەرد ڕۆ وە شێتە بە تەواوەتی عەقڵی تێگاوە کاکەیان ئەمانە چین بە قوربانە چوومە نازانم لە کێ چن ئەرێ ئاسیای خۆشکم هیچ سۆراغی بەکرد نەبوو نەبەخوا کاکە دنیا گەڕاوم دەی بە حیسەتم ئەو پیاوە بێت و گیراوە جا لەسەر چی وەڵا لەسەر درۆ وی کاکە درۆجیجا خەڵک لەسەر درۆ گیرێ ئەزانین چۆن احتیمالە درۆکەی ئەو تەسیراتی هەبێت لەسەر ئەمنی قەومی بێعەقل لە خۆی شتاڵێت گیرابێت نەبەخوا کاکە گەر لەسەر درۆ بواە ئەزانی ئەوە کەس نییە درۆ نەکالم ڕۆژەیە بەس نازانم چی بەسەر هاتووە تۆ جۆ بگرە ئاسیا واز لە بەکر بێنە جارێ بەکر مشکلە نییە ئەڵێم با لەم ڕۆ دەستکەینەوە بە خەباتەکەی خۆمان خەباتی چی کاکە خەباتی ژێرزەمین هین ئەڵم ژێرزەمین خەباتی ژنیەنان کورە کاکەیا من نابێ سوراخێکی بەکرکام ئەوە گەڕام بۆ نەخۆشخانەکانە گەڕام لە مرکزەکە دقینا محاولی هەر بۆکەین بەس کاکە دەزانین چۆن دە تۆ محالە بکە لەگەڵ دکتۆرە دیێرینە بەخوا دکتۆرە ئەو نەتووڕەیە هەر بە کەڵکی وەرە تەلەفۆن شتی بۆ بکەین وەڵڵاهی هەیە جا بدین تازە دکتۆرە دیێرین چۆتە ناوەوە ناوەی چی ناو دڵم ناتوانم واز حەزم لێتی باوکەیان تۆ قسەیەکی لەگەڵا بکە بزانە تۆزێ بالەرمونیان بێت باش نییە بەمەرجێک ئێ ئەبێ تۆش بەکرد بۆ من بدۆزیتەوە باوکەڕ و جا من بەو قاچانەوە چی بدۆزم تۆ دوعاکە من خۆمم لێون نەبێت ئیدە کاکە خۆ گاڵتە نییە هەر منشت بۆ تۆ بکەم تۆ هیچ بۆ من نەکەی ئێمنیش پیاوەکەم دیارنێ دەدانە ساڵی ئێمە تەمەنمان هەیە بەیەکەوە ئەزانین چۆن سبەینێ یەک خەتەشم هەیە بۆ مناڵەکان لە مێشکی خۆمایە ئەوە جێبەجێیەکەم و دەزەکەینەوە بە تەلەفۆنکردن بۆ دکتۆرە توش بەکرد بۆ من نەدۆزیتەوە بۆتە تۆزمەوە قابی لەون بێت بەقەدر گاگە بێت لەکوێ نەبێت کاتەی شەڵا سبەینێ خوتەکە و حازرە ئیشەڵڵا قوربانە بم کاکەیە ئای زۆیدا ئێستا چی بکەیت نازانم خوتەیەکمەیە ئادی چییە؟ عادی ئەبێ بەکرد بدۆزینەوە کورە هەستی جان بەکری چی خۆ ئاگای لێ بە شۆرتۆ و پۆلیس و دار و بەر یەک زەلام بەکری بۆ نادۆزرێت یعنی بەکرێنە مهمە هەروێ بدۆزرێتەوە کوڕۆکی بابەتەکەی ئەو پلانی کە ئێستا دامراوە بۆتان بەکرە نی بە قوربان هەموو پلانەکە ڕەتی بە بەکرەوە بێ بەکرد بدۆزرێتەوە بەس قیروسیا بەیان باش گوێ لەو ختەی هەستی بگرین زانێ ئەڵە چی جواب بدەین با پلانەکە تامەوە باس بکەم دەی. ئەو پلانە چییە؟ ئێستا چی بکەین نازانم ئەو پلانە ئەوەیە کە ئێستا دامراوە بۆتان بەکرە. دەی. ئێستا دەی.
باشە ئەوە زۆر مویمە ئێستاکی جێبەجێکەین ئەو پلانی ئێستا باسە کرد سبەینێ دەست پێکەی ئەوە تەواو با بڕێ یاڵا بڕ قوربانی ئەو دڵە خۆشە و بم کاکە گیانەوەش چاکە ئەو چایە دیژەیە دیر لە مەیە وڵا کاکە گیان شیرینە دڵم خۆشە دە باشە یا خوار دڵخۆش بی بەس کاکە تۆ زانی تۆ بە بێدەنگ هاتیتەوە ئێرە پێشتر دەریان کردی تو کێشەی دنیا هەبوو دێتر تۆزە دانیش بە خۆداگرە و خۆکۆکەرەوە نابێتراوە بیت چیم کردو دانیشتمەوە تا عادل و یاپل بۆ خۆم بێدەنگ وەڵا کاکە گیانوانیە بەخوا چی گەڕەکەت گلەی و لێکە ئەوە تا بێ خەڵخانە لەو بەرەوە ئەڵێ من جلم هەڵخستووە سەیری کردوم ئەوە سوعاتخانە ئەڵێ بای بایی بۆ کردم تو بای بای بۆ کێ بای بایەکە وانە بوو ئەلیکۆپتەرێک بوو تۆزێک نزم بوتم بەشم و سایقەکە ببینی ئاوایەکەم کرد ئەو بۆ خۆی تێگەشتم دوای بێ خەڵخان بۆ معلوماتە ئەو حەزی لە منە بەس من حەزم لێ نییە ئەوژنی ئەو دیو دەیتر وایە چی بکەم هەموویانە حەزیان لە تۆیە هەمووی تقریبن ئابەز من بەدڵم نییە کاکە گیانەوانە مێردیان هەیە تۆ نابێ سەیریان بکەیت ئەی تۆ بەتەمانی ژن بێنی ئەیتە سەیری ئەو نەمەکە باشە دەدەی تۆ واز لەوە بێنە ئاڵێن بەخوا مناڵەکان ناچن بە هیچ لایەکە ناس دەرەوە و ناڕۆن نییە یەک خەتم داناوە عوسمان جەهەنەمی هەل لەگەڵ وتم هەر هەمووی ڕوات تۆ بەس بەلەم لێمەکە یەکسە ئەڕکە خەتەکە باوکێ ماڕووی بۆی کوێ بە قوربان وەڵایی ئەچینە بازار ئێتر دوای ئەوەش لەگە بلای فیلمێکی سینەماییە زۆر خۆشە باوە حوتەش خەڵاتی ئۆسکاری هەیە ئاچین سێرێکی منەوەی دەونی و یانزەی شەو کاتە بینەوە کە پێم خۆشە سیر فیلمەکەن ئەو مەسەری ئۆسکارەوە من بینی من لە هیچ خۆتانی نێ ئەخی کا فیلمێ باوکە تۆ جوزانی فیلم با بینیمە هێنا تۆم و جیری دەوەرە ئەژڵێن بلە سەقەکە ئەڵێن بلە جێژە ئەخە ئەو قیافەتی ئەوەی سەی تۆم گیری بکەیت ئاواز داوای ژنمالیەکەی مهم ئەوەیە سینەما سیرکەم بۆی موساقاب دەبڕن کە عیبە دوو ڕۆژگە ژن بێنی دانیشی سەی تۆم گیری کرد پارەتان پێ کوڕم خواتان لەگەڵ ئەوە چی بوو باشە خۆ من هیچم نەوت خەتەکەم یەکسەر سەری کرد وەڵایی سەر دەرناکەم باشەوە ئەمان ڕۆشتن بەس پێم بڵێ پێیان چی لێکەی دیسوێن بەخوا پێیان لەمیان فیتنەتر و جاسوس کە خەتەکەم و یەکسەر ئەویش باوکە لەگەڵ ڕەفیقەکان مەچین بۆ فستیڤاڵی ڕەن کە موهیمە فیستیڤاڵ مایەی پێشکەوتنی ئادەمەکانە ئینسانەکانە باوکە تۆ زانی فستیڤاڵ چییە؟ نەوەڵا بەس بیستومە کەواتێکە شتێ نازای قسەی لەسەر مەکەم وتە فیستیڤاڵی چییە؟ ڕەنگ هیواتم ڕەنگی بۆ لە قنەیەوە نییە سوورێکی مەیدە و شینی ئاسمانی زۆر جوانە بەس تۆ لەبەرێکی ئەو ڕەنگانە دە باشە ئەی یعنی تقریبا ئێوارە دیتەوە یا دوای ئێوارە تاخیرە لەگەڵ کچەکانە بچین نانێ بخۆین تۆ تاخیرە بوو پارە و پێ کچی من پێمە خوان لەگەڵ خوات لەگەڵ مستەقە کاکە من لە یەک شت دەرناکەم هێشتا خەتەکەم بەکارنێنە هەمووی ڕووی خی خوای یعنی چی ئەمڕۆ شەنسمان بەر بووە هەموو شتێ بە ئارەزوی خۆمانە بێ جۆک وەڵام لە دەریانە تۆ بڕە دەریانە دە تۆ بڕە لە دەرگاکە بە کاکە دەتخۆیەتی دە تۆ دێتی درێنە کاکە هاو نادیار نێدار ئەوە شتی هات فەرم کاکە گیان چی بۆ وەفۆ جواب بگرن یەک پرسیارە لێگەی من و هەستی ڕاست و ڕام جوابانێت تۆ خاڵە بەکە لە شوێ وەوە چێن جارێ کاکە جان تۆ جوابی پرسیارەکەی ئەمە بەرەوانێ کاکە ئەختان چیەوە بەکرچی تۆ بێ بەکەی من برازای بکەرم کەواتە دڵنیای کە خاڵە بەکە لە شوێ خێرا پێمان بوو پێمان بڵێ لەکوێ پێتان ناڵێم پێمان ناڵێ جواب بگرە خەواگەل لەگەڵ ئامەم گرتی لەگەڵ یەک کە لەم لای بەش ئاشدانە ڕۆژی ڕێک بە دیارتەوە بن جۆل بگرە یەک دەقاسی جۆ لەمەم گرە جاکە کە لەگەشم لای ئەو کاتە ئێتر هەردوومان زەرەرەگەین تۆ لە تاوارەکەی خۆشم نەسزنم لەبەری پێمان بڵێ نانە ئەیلێ کوڕی چاکە ئەخە بە پێتان ناڵێم بەس لای کەس مەڵێم پێتان نایلی وەڵا وا لە لای مامەمە لەکوێ مامە لە لادی کام لادێ کاکەجا ئێمە زۆر سپاسی تۆکەین باوە مۆزوعە تەواو بێت یەک خەڵاتی گران بەهات بۆکەم خەڵاتی گرانبایکی فلس دە گیرفانمانیە خۆمان کاکە دەست خۆش بێ بەخۆ زۆر سپاس ئاخ دکتۆرە دێرین ئاخ داخێکە کردوتە دڵمەوە
ئای کە حەزم لێتە دکتۆرە 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 چارەیە عیلاجە دەردە ڕوحمێ ئاهی دکتۆرە و چییە کاکە ئەو چییە ئەو دەنگا دەچی بکەم خواوای دەروستکردم شانسیشم نییە دەنگم خۆشە؟ کوڕە وەڵڵا خۆش نییە کاکە گیان ناخۆشە؟ هەر زۆر کاکە ئەرە چی بکرد ئەو جواب نایەتەوە جواب نایەتەوە بە قورعان عاجزە لێمان بە شەرەفم کاکە گیان چی بەخوا گەرەزانی چی ئەو دەی ئێوە حیاتان بردم لە خەستەخانەکە لە دەروی خەستەخانەکە ئێوە کردانم بە پەنگەی و شێتان کردم شە دەوێ عیلێکی شێت و شویرن نازام هەر چی لێکەمەوە سەر جاریکەش محاولێکی بۆ بکەمەوە واللهی ئەگەر بڵێ شێتن من ڕازەکە من شێتم بەس شێتی ئەوم خێر کێبێ هۆش بێزارکەر و ئیزعاجن ماڵێکی ئیزعاجن شێت و شەبر منیشان شێت کرد بە خۆیانەوە با جەڵستاوە بێ بەشکم وایم لێوێ لە ئەخیرەکە شادی لێر باش تا جوابێتەوە مەقامێککە بۆڵم ئەمە سێگایە وڵات جواب نایەتەوە تۆش نەڵێ کاکە گیان بە قوربانە یەک سێگای بەخوا سەوت زۆر ناخۆشە هەر ئەوە نییە کە خەرفیە ڕۆ چی بکەین کاکە ئاهینە بلە ئاخ بلە ئەمە هەموو شتاقی دوێ بەکنیمنەوە خەریکە ئەو دڵەمە تەقێ ئەڵم هەتا تەلەفۆنیشکی بۆکەیتەوە با مەقامێکی خەفەت بڕۆم دیسانەوە بکەمەوە ئەبێ بۆی بکەیتەوە جاخۆ من ئۆقرە ناگرم نێکێت و جواب نەیاتەوە شتێک ڕوویاوە نۆڵە هیچ ماڵە کاکە گیانەوە نەدەڵە خۆش نییە صبوحة صبوحة ترن تن 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 ترن تن 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 کاکە لە پرەکاڵی گرێلەوە چییە؟ چی بکەم خەفەتم زۆرە صبوحة دەبی بڕەوە تەلەفۆن بەڵێ ئەلۆ جابیە دکتۆرە گیان گیان چۆنیش کوور باشی؟ باشم سوپاس فەرموون دکتۆرە گیانەوە تۆ تەلەفۆنە بۆ هەڵناگری ڕجال یەکەم ئەوە مەستەد تەلەفۆنمان بۆ تۆ کردووە بابە ئێوە عیلێکی نەخوێنەوارن شێت و شەبر هەر منتان شێت کردەوە چێوە مناڵانە دکتۆرە گیانە ها یەک فرسەتی ترمان بەرە یەک فرسەتی کە هەموو شتێک باش بووە هەموو شتێک بەدڵی تۆ بێ ئەڵێ چی ئەڵێ ئێوە شێتن نیشتان شێت کردو بێنە ئەوە کاکمە بێنە دکتۆرە گیان عوسمان بەگە لەگەڵە قسەکەی جەنابەت ڕێک تەواوە ئێمە شێتین دکتۆرە وەڵڵا وەبیللا وەتەڵڵا من شێت نەبووم شێتیان کردم وەڵڵا من پیر نەبووم پیریان کردم بەخوا بێعەقڵ نەبووم دکتۆرە جوانی تۆ بێعەقڵی کردم وەڵڵا وەبیللا ڕاستۆ ڕاوان پێ بڵم قیروسیا کورە من کەر نەبووم کەریان کردم ئەو تۆ باسی چیەکەیت؟ دکتۆرە گیان یەک فرسەتی کەمان بەرێ ئەها کاکەم ئیتر نییە شێت و شەیدای تۆ بووە بەخۆش کوور باشیش بووە دەرەجە یەکەم کاتوشتەکەشی چاک بۆتەوە ئەها دکتۆرە گیان تو یەک فرسەتی کە کەسی لێ نییە ماڵ چۆڵ و هۆڵە هەر خۆم و کاکمین وەرە لێرە قسە ئەکەین هەموو شتێک بەدڵی تۆ بێ ماڵتانی چی؟ بیرمەچێت تۆ چیتان بەسەرهێنام؟ ئێوە وەرن بۆ ماڵی ئێمە ئەڵێ ئێوە وەرنە ماڵی ئێمە ڕازیم دکتۆرە گیان ئەوە ئێمەین هەر زۆر مەمنونم دکتۆرە گیان چاوی ئێمەی بەسەر چاو ئێمەین بۆ ئەوێ باش دەی خوار لەگەڵ خواتان لەگەڵ خوا حافیز خوا حافیز خوار لەگەڵ بڵێ یەین ئۆ کاکە بڵێ یەین کاکە مهمەوەی ڕازی بوو تەواو ئێمە ئەچین هەر ئاوایی ناناچی کاکە با من خۆم گۆڕم و چێر ئاوەی هەستە شتێکی جوان لەبەرکردی منیش خۆم بگۆڕم ئەرە وەڵڵا دەباش خەی کاکە گیان هەموو شتێ بەدڵی تۆ بێ پیاغەمبەرەکە مقامشت نەڵێ تەواو نەما مەقامی تر گۆرانی خۆشی و شادیە دکتۆرە گیان دکتۆرە دەرد و دەرمان دکتۆرە بۆ بکەم گۆڕۆ با بڕۆین خالە بەکر خالە بەکر خالە بەکر وەرە خالە بەکر
والله ما وزعني بقى الله مهستي باشا بمالي وبرايلي شو ببراي خاله بكر وتو زعلم تخو برو بابرين كاك بابزن خاله بكر خاله بكر فرد شكر شيله وشكر دنيا خاله بكر بخوالي شنو طواوي تو اخوه باشا خاله بكر خاله بكر خاله بكر يا ولد شويه الله ينسى خاله بكر خاله بكر بس بنزاني مالي ام بريلي شويه ام بريخي ظلمتك يا رنا ان شاء الله غير امنا وين يا نوزي تاخر لي شويه تاوتي ديك اخواره ولا زالك خاله بكر خاله بكر اليوم برينجر استنى بس او بيا ايه برو باش مسياري لوكي باش ما خويا بزاني كرك شاء خويتي اي باش مالي بكر خبري براكي والله. بكر بزاني ورا بشكم زاني نزات ما السلام عليكم كاكا السلام عليكم هاي عليك ماشي ما السلام. ماشي. بخير بني بس ما جاك. عفو والله بخير عزيزنا بيبو مالي براكي خاله بكر قريب برا خاله بكر بلى. والله بوتشي تاعنا والله هي توزي ايش ما بيتي عفو كان بكر تاتي يعني بلم بكر دروز حبيبي. كاكا خاله بكر يا ميردكي اسيا خا اسيا خان اي ناس بوتشي تاعنا والله ايش ما ما بيتي بيه اشتقتها من ناكري ازين شي خالد جنشتك توزع عائليه شخصي. تايبته بوي نابي ارى والله ده من براي او كاكا تو بلاي خاله بكري بلى بلى باورناك براي خاله بكري بلى من لازم توزع ما نبم من انا قماي تشوي كاكا باشا ما مجان يق نشانه هي لخاله بكري لا جراب اشتهى دنيام لو براي بلوت معنا لا والله نعم. لا والله اتخوا يقدر جاماني وداقري دايقرم هاتو جامعنا كم نفر لا لا يفرق داقري والله خويتي من لا صاحشتا طاو دنيا مو طاو. براي خال بس يق نشاني كشي يا دي طبعا داوي اللي نعم، بردنا ميلي. خاله بكر زور راس قلت لازم جنابي شد دنيام لواسي بالتاكيد بالتاكيد طاو. الراس قابله براي خاله قابله بكري دي ان اي ناوي طبعا انجا ماما يقول لي خاله بكر زوزو ممنوع كشيء اماني لقى خاله بكر بس كنت توزع عائليه بس بمرجك جا. نابي لا هيش كسي قسب كانوا هيش كسي بزانه منتم بردو مالي خومان ماما جاني طبيعياً. شباب يبلم شتيب شو سزاري بلا دنيا بلا قلي بيسه تناوب ليه من بلا بلا. كاك ابراهيم جا من بوي السليماني هينامته الى يخون لا لا عفو بلا 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 كاك ابراهيم بلا بلا. بلا بلا هستي. باش كاك هستي بلا. باش بس تشوف بابري ماما جاني برين ارى والله باش فرمو والله باش بيت امبريم نابي هيش كسي بزاني وعد مين حيف انك الله إيه، بقول لك جوت بيتعب. شتيب شو سزاري بلا كزني ثاني معلوم. فرمو فرمو فرمو. جواب قلي خو عقيلي مش مو طيب، بيتجان ثاني زغالي. فرمون فرمون السلام عليك السلام عليكم ترجع شلوني شكون باشي بخير بن شكرا الله يقاتي شباش بوا والله مناعت مني امرنا يكون بنسم للصيمتريا ويا كم يجنبهم عثمان نبم مخوا بزيابه فرموا بخير بن فرمون بخير بن يا اخو سلام يا اخوه راس مكرم راس الطوبي حوزم وهات اي بخير بن سلام يا اخوه مشيت صباح برخصت تامتي نابي أزانم بوكيه تي چای هنی تو خو چای قهوه هنی تو خو قهوه تو خو نسکافی تو خو کاپوتشینو تو خو اناناس نه اناناس وزبه بس بخير بن يا اخو بس اي تركاك ما وقت يا اخوه بخير بي صعبتي خوتان بخير بن سلام يا اخوه بخير بن يا اخو ما شاء الله ما شاء الله ما لك تعفوشا سباس خوالوت يقنع يا اخوة خوش بي بخير بن يا اخو داوای لێبوردنەکەی لە هەر شتێک لە مناڵەکان ڕوویابێت لە چای منی بناسە هەمووی بۆ سافەکەم هەمووی بۆ سەڕەکەم ژیانێکی بەختەوەر دکتۆری گیان ئەم جارە لێمان ببوورە فرسەتێکی کەمان بەرەو ئیتر تاو بەڕاستی منتان شێت کرد خۆتان و مناڵەکانیش بە شەرتێ من قەناعەتەکەم ئەبێ مناڵەکان لەگەڵمانە نەژین بەسەر ئەو چاوم هەر بە شەقیان کەمە دەرەوەیان بەمە ئوتێل خوا کاتۆ ڕازیە ئەرە وەڵڵا شتێکی کەش
بەو شەرتە نەبێ خانۆکە تاپۆنەکەی بەناومۆ نیکەم منیش مادام هاتە سەر مەسەلەی تاپۆ مستحیلە یعنی مستحیلە ئەوە عوسمانە ناسی داخوا حافیزتان بێ خاڵە بەکر بەکر ئەرە کاکە بۆ ئاور ناتۆ براکە میوانە هاتووە خاڵە بەکر فەردە شەکر چی لەو شەکر کورە من لە تایەوە شارم بەجێش و حەو فرسەقرام کردن لە چۆ دوام کەوتن سەلام عەلەیکوم نەعەلەیکە سەلام و بەخێرنێن ئەڵێم خاڵە بەکەتە تو وەرە دەرەوە لەوێ ئیشێکمان پێێتە وەڵڵاهی هێز نییە من بێرێتە ئەخە دەرەوە دە بەقسەی خۆش پێێنێت تو وەرە دەرەوە نەخێر نایە یاعی نایدە دەرەوە نە ئەڵێم خاڵ بەکە پرسیارە بکەم بەڵێ ئەرە تو مەلازانی نەخێر نایزانی ناوەڵە ئادی هەستی و ئاوبەرە با بە 10 دقیقە پفولی کە کۆرە هەتی کەر نەبی مەلە نازانمە قنچە وەرە دەرەوە وەرە دەرەوە ئیشی خێرمان پێێتە تو وەرە دەرەوە ئای حکومولی لا چۆن گیرم خواردووە بیام یارمەتی دەم نا ماشەڵڵا یا ئەڵڵا ئێستا ئێوە چیتان لە منەوێ کاری خێرمان پێێتە یەک دقیقە ئاسیا ئاخر ئەوە خوا حافیزتان بێ شتێکت بە سولوکەت سرم لێ تێکمەیە یعنی تۆ تاپۆ نەبێ سو ناکەی نیکەم کاکە بۆ مۆزوعی تاپۆکە قیروزیار رازیم کەمەرم شلە بۆ ژن هێنان چی بکەم بابێنە سەر شار عەسەل ئەمەیان مهمە ئەمە قسەیە شار عەسەل ئەمبەی بۆ تورکیا ئەخدە بۆ تورکیا دکتۆری گیان بۆ تورکیا شوێنی خۆشتر هەیە مەسەلەن ئەستەمبوڵ ئەی ئەستەمبوڵ لەکوێیە لە تورکیایە والحاصل ئەوە مهمە ئەستەمبوڵەکە خۆشە تەواو ئەبێ قسەی پیاو بێ ها سێریکە هەڵ لە ئێستا و سامم هەیە ئەی دکتۆر بابێنە سەر ئاڵتون رحمەتی لێبێ ئەنج بزانین بۆ ئاڵتون چیمان پێەکەی ئاڵتونەکە ئەتیادی هەروەکو خەڵک چۆن مارەوەکو شەرعی ئیسلام چۆن ئەڕوات هەر ئەوەنە ئەو خەڵکە ئەو خەڵکە چۆن ئاخر نۆزدە نۆزدە ئیسپانەیە نا شریعەت دەڵێن مسقاڵەکە بەڵێ بەڵێ بەسەر چاو هەر تۆ نۆزدە بەسەر هەردوو چاوم زۆر باشە ئەین تەواوی تر پێکاتن ئەی چۆن دە پێشەوەی هەلەهەلەکە بکێشم ئێوارەژی بۆ ماڵی خۆمان بۆ خانووکی کاکم باشە زۆر باشە یەخوا پیرۆستان بێخوایی گەل دەبا ئێمە بڕین کاکە نانێکیشە خۆیم بەیەکەوە ئێوارە باش نییە ماسی هینی بۆ کڕم تونەی سەلەمون باشە کاکە گەن تۆ هەستە با بڕین دە باشت من زۆر زۆر خۆشخاڵم دەکەواتە کاکە گەن بەهەست بڕین زۆر زۆر خۆشخاڵم غەمەرەکە کاکم بەخێر بێن سەر چاو تاقەڵ چاو خۆش بێ یاخوا زۆر بەس خۆڕ بە سرم سنتەری تێک چۆ ئێستا کاکەی وە ساعتێکە منتان دانیشانوە لێرە ئیشی چیتان بە منە پێم بڵێن خاڵە بەکەجان تێوگەێنیم بۆچی هاتوین بەڵێ ئەرێ پێشەوە تێوگەێنە پرسیاری ئەو ماسیتیە ئەو تۆ تەواوی هەتی بۆ ئاوی تیا تا ماسیتیاوێ باش خاڵە بەکەجان تۆ ناتێ لە کێشەکانی ماڵی عوسمان ڕزگارێت بێ ئێبا تۆ ناتەوێت لە کێشەکانی ئاسیاڵا بۆ عوسمان نەجاتت بێ ئێبا کاکەجان تۆ ناتەوێت لە مناڵەکانی عوسمان بە تایبەتی لە بلێ عاقڵ و ژیر ڕزگارێ بێ ئێبا ئەرێ خاڵە بەکرە و ماسیتیە بوو ئەو تۆ تەواوی هەتی ئەمە چەند جار بڕی منەڵێم ئاوی تیانە ماسی چی ئێدە باشە ئەڵێم ژن بێنە ژن بۆ ئەوەمە خۆشیم لە ژن دیوە تا بچم ژن بێنم تۆ بەجارێکە ژن بێنم کورە با بەخۆم و ئافرەتی وەکو یەک نییە ڕاستەکە بە قوربان کاکە بەکری برام چەند جار پێم وتی هەر ئەو ڕۆژ پێم وتی ئاسیا مهێنە ئەوە تۆ چەند ساڵە دەربەدەری بەدەست ئاسیاوە ئەمەوێ ژنێکی ڕێک و پێک بێنی بە قسەی ئەوانە بکە ئەزانین چێ خاڵە بکەن ئەرێ و ماسیتیە بوو ئەو تۆ تەواوی هەتی ها پێم نەوتی ماسیتیانە ئاویشی تیانە باشە ئەزانین چێ خاڵە بکەن خۆ دەزانی بۆ قورعانە و پورە ئاسیا هەچی کێشەکانی ئەو ماڵێ و خەتای پورە ئاسیا لە بەرۆ ژنێ بێن و بات لە ڕزگاری بێ ئێمەش نەزاتمانە بێ ئەخ باشە ژن چێ بێنم خونچە بێ لە خونچە کاگە خونچە فڵچە چییە کورە فڵچە ناڵێم خونچاڵێم خونچە چییە ناناسی خاڵە بکرد ناوەڵە ئاگەلێک باڵاوی پێوەیە جسمێکی ڕێگەڵی ماسیە جێک بەلال و لەنجە ئەڕوات جوان ئەتەشێت مساقف جا توی ناسی من نەوەڵە
ئەچۆ لە خۆ قسە وڵا نەشم ئەی تۆی ناسی وەرە خونچەی خوشی مام شێرزاد بێ قەزابی ئاها مام شێرزاد هەر ئەمڕۆکی داوایەکەی بڕنینەوە داکەوانە هەستی دەست پێ بکە هەلا وەی وەی بەک باکر شیلە و شاکیرە باکر فەردە شاکیرە هەلا ئەڵێم خاڵە بەکرد بەڵێ مەستیە بەڵێ پڕە لە ماسی بێ ئەچۆ بگرن بەگە بابە شەوی گەشتێنە وامە خاڵە بەکرد ئەخی کەوت هاوەشێ باشە جۆ بگرن بەکر بلە تۆش عقلانە دانیشن و پیاوی دێت و ژوورەوە قسەی حەل لە قومەلەخم ناوی بیکەن تێگەشتی ڕێزی تایبەتی خۆتان بگرن باشە بەس خوا عەزێت نەبێ وەڵای لە پێش و دابەزینیە دابەزینێکی هەدی تۆ لە دەمی خۆ ناکەی عیب ناکەی ئەی نازانم لە پاسە دانیش هەرێ بلە چی بوو دیار نەبوو نازانم بەخێر بێتەوە دەرە چاوە سەلامەت خۆش خەریکی نان و ئابووم یان بۆ قازان کاگە حەمە بەخێر بێت قوربانی مامە شێرزادجان چاو ماچە حواڵ چۆن باشن سەحەتان باشە لەگەڵ ئیش و کارە وەزع چۆنە وەڵا لەخوا بەزای باشی گوزەریە نین و کاگە حاوەترشیان ئاوایە دەی لەخوا بەزیای خوا بەخێر بێن سەر چاوە کاگە شێرزادجان هاتوونە دەسەر بەڕەکەی جەنابێ تخوا یەک دقە بە یارمەتی ئەزانی یەک شتی پێ بڵم عاجز بم وەڵی بەم قسەیەدا ڕێک 100% تۆ برەی بەکری بۆ ئەی ماڵاوێ بەسەر بەڕێکی مەسە کۆنکرێت دانیشتی دەمەداخە چیم پێوتی ئەمە یعنی چی کاگە حەمە کاگە شێرزادجان ئەوە هەروە سوحبەتیە حەزی لە سەحبەت گشتی وایە سەلامەت بی جا هەر بۆ مناسبەیەوە هاتوینە خزمەتی خوشکمە بیتێ بۆ کاکە بەکری برام بەکر چێە؟ بەکر ئەوەی ئەخی کەسە ئەوە تازە لە شار هاتوتەوە بەخێر بێ بەخێر بێخوا بەخێر بێ کاکە بەکر قەیچێکە بەخێر بێخوا سەر چاوم وەڵا لە عادەت و عرف و عادەتی کوردەواریمانە ئەبێ کت شوبکە و کوڕژن بێن ئازارم نییە کورە و شێ جوانێکی مامە ڕێگەڵی فەلسەفەکانی باوکمە ئەڵڵا تازە بیستمەوە کاگە حەمەم بووەکە بەخوا هەروە سوحبەتیە وای هیواتی ئەوەیە یاخوا بەخێر بێن بەخێر بێن سەرچەش ئازیزە بەڕاستی زۆر ئازیزە لە لای من ئەمنش حەزەکەم بۆ کەسێکی ڕێک و پێک و خانەدانی وەک عیلی ئێوە ببێ بۆ کاکە بەکرد بۆ معلوماتیشی پوریشم خێزانێتی ما بەسم یعنی بۆ ئەم سەرسافەش نیکەشی چی لە خۆ قسا ئەوە ئەزانین چی مەبەست معنی ویستم پورم بێنێت پورم ڕاستی وتی بێ زەرعەکە ئەوی زەرعەکەی نەکرد ئەی بۆ ئەڵێ بۆ لێژنی هەیە ئەوە ئەزانین چی من جازات وەزە درۆزنم یاخوا بەخێر سەلامەت بی خۆش بیاخوا مامە شێرە ئەوە دادەخۆنچە دیارێ کوا خونچە هۆ خونچە وەرە بە قوربانم وەرە بەخێر بێن خۆش سەلامەت بی ئای دەسەکانە خۆش بێ خونچە ژا من ناخۆم بە زاوا و بیرچوو بە قوربان کامە زاوا بوو کاکە ئەو پیا و پاک و تەمیزە شیک پاک و تەمیز ئەوە بە قوربان قژی پێوە نییە کاکە ئەزانین چیە براژن مو زەرور نییە ئەوە توانین زەرعیگەی بەس یەک کێشەیە بێ وەزای دارایی یەک سفی خاصی بۆ تەرخاکە کاگە حەمە خۆنچەژان هەروە پاک و تەمیزە دیارە ڕووسور بێ یاخوات هەستن دی هەستن بۆ هەستن ناڵم پاک و تەمیزە بۆچی هەسین ئێرە شۆمە قاستان پیسە باقیەوە قورعانە خاڵە بەکە مەشەم بلا وایە لەم سەر و هەبکە لەو سەر و دەنگمان دەرێ هێناوتە چی هیچ بیری چوو وەڵا خۆم زۆر تەواوم نۆبەی تۆیە وەڵی مامە شێرزاد بەندێکی پێشینانەیە ئەڵە مەنجڵ بە دوای سەر قاباگەڕا ئەمە ڕێک فیتم بۆ یەکتری ئەو جوانکیلە ئەمیش یاخوا پیرۆزی گەورە کردی کاکە حەمەی برام حەزەکەم لەگەڵ خونچیا دوو بە دوو دانیشین تۆزیە قسە بکەین ئەجاقی چێکە عیبی چییە؟ نابێ کاکە حەمەجان ئێمە عورف و عادەتمان وانە چۆن بەتەنیا بچناودی و قسە بکە قسەکەی تەواوە کاکە قسەکەی تەواو کاکە خاڵە بکرێت دنیا زاشتە شەیتان کە توێ بینەوەنێ شتێ ڕۆیان لەبەری من و هەستی ڕووین لەگەڵیا
بالا جورو باشا عيبيني ما باشا. مشي رجال عفري. عادتها مفروزة عفرته بياو كبيكو دانش بوي ليك تيبقى اخي نابي بتنيابا ايه نا ما نيك عادت يعني غلط يا بيبي بحق يقول هيك حتى بين جدها بطلقة انا ولا خمش نقول عفري عفري عيبي بعد ما تستانس يا اخوة بخير بين كاكا حما زور سباس لك قربا جان ان شاء الله خير تيابي ان شاء الله بس اخر مال اولي تو ناوي تجيبو؟ خالة بكر يعني مالي خالة بكر بلي بكر روت وقوت التوا إيه والله من تشروط يا كم أبيت فرموا شو تعطيك عكسي يا كم شات من أمويت حمرج يقولون بو بيني شو كمان أعطونه مال حالم هيك نابي اي هاوار اعطون بو قراني نابي بس قول او هي كم طا دوهم شتيش من نامي بولي ناخوش بيبي رومانسي بي باكو خاوين بي ولا وهنا مضبوطة سيهم شتيش من أزاني تشيم هين ما بي وكو عادات هيني خومان أبي دائما تجري كردي لبرابي كل زاني تونا كنت جان شيء من بجلي كردي جامانو أخوهم ما قول خالة بكر بله دست بيكر دي صح جا كنت جان بيش من اللي خالة بكر بلا بكر بلي أول شيء خالة بكر هل يستوى بور آسيا وفروش والله أبي تشلمو نرمي أسكر هنا أول ما بس ما لقى باوك ما زوب بينا خوشا ما بس عثماني زعما بين السما سرقي قبان استتو بهمو مرزا كان كوتك مش ترازي طوار او نبو يعني رازي بس باشي هو خوشا من ياضل بس ولا بير مانسو برون بوكمان هنا لدورة بسارع سسورة بوكمان هنا لدورة بسارع سسورة بوكمان توايا بشاي ولغايات بوكمان توايا بشاي ولغايات هل هلا وشادي قنجوك تيجوايا هل هلا وشادي قنجوك تيجوايا هلا 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 بيروسا هر آواد الخوش بتعبين ما شاء الله اینجا ماما شێرزادیان لەسەر ئیزنت ئێمە بێ خاتون خونچەبەری لەگە خۆمان بۆی خانۆکی خاڵە بەکرمان ببینێ مادەم خونچەجان ڕاستی بوو یاخوا پیرۆزیان بێ فەرموو بڕۆن سەیری خانۆکە بکە با بڕۆین هلا ماناتەوایە بەشادی خۆشی ماناتەوایە كاك جان منيش الروم لخدمتها بم زور سباس دكين مالا آوابي وخوالا خدماتي كمنك يا اخوا بخير بين قرباني بشاو ما زور سپاس بۆ جەنابیشتان کە عیلەی چاو باشتان بێ بەناس زور سپاس زۆر سپاس خوافیز بێ سەر چاوان خوافیز ئەم ئەفو لە چیە کاکە ئازار هەیە والله ئازاری چی بات ئەی چی داخل ئەم چەتیوە ئێستا بوو هاتەوە بووە زوو هاتەوە ئەم مڵۆزمە چێ باسێر ئێستا بە چی بری لەگەڵ دکتۆرێ هاو والله ناسم لە تۆ بۆ بانکە پێیان چی پێڵی بانکە تو بانکە ئێستا شتێکی پێڵم حەلی یەکەم ئەگەڵ لە خۆ بێ پێیان ئەو لا ئاوەرە باوکە بانکەکە وەرە ئاوەرە چەتیوە بەڵێ باوکە عشان کچم تۆنەوە ئەچم بۆ فیستیڤاڵ و ئێوە هەر لەگەڵ ڕەفیقەکانمانە خۆم درەنگێمەوە ئێ باوکە یانێ ئیتر لەگەڵ ڕەفیقەکان زوو تەواو بووین و هاتینەوە ئاخر بۆ هاتیتەوە بۆ زوو ئەرە هاتیتەوە باوکە تو ئیشت چی بۆی کە من درەنگ بێمەوە وڵا یەکچەکەم ئەلحەقی میوانێکمانێت میوانێکمانێت باشە با میوان بێ بەخێ بەسەر چاو ئافرم یاخواونە عاقڵی بەس کە میوانەکە هات تووشی شۆگ نەبیت ها بۆ باوکە میوانەکەمان شێتە بەشێتی چی دکتۆرەیە دکتۆرە دیێرینە یان دکتۆرێکی زۆر کۆنا نەنە ئەوەی کە قاچی منی عملیات کرد بەستی ئەوەیە بەس باوکە تۆ قاچە ئایبی چی بۆچی دکتۆرێ بۆ ئافرە من ئەوم پێ خۆشم بە قوربان کە هات طبیعی بێ لا احترامیشی لێ بگرم باوکە ڕۆب لە هاتەوە کاکە مەکە باوکە جان تۆ ناتوانانی وەرە پێ کجا بخۆم لێگەڵ ماڵی خۆمان فەرموو کاک تۆ بەکرە یاخوا بەخێر بێنەوە سەر چاوە السلام عليكم سەر چاوەکەم ئەو کار بەخێر بی باشی حاڵ باشی خان ئەوە خانۆکەیە
باك فيلمە چییە؟ وڵی باوکەژان ئەوەی ڕاستی بێ ئەوە خوچەخانە هەچەند جوانە ئەڵڵاه زانیی بەکری و ئەمانە نەما ئەو بڵێ بەلی ئەومانە وڵی باوکە لەگەر ڕێز و حرمەتمان ئەوە خونچەخان ئاسەن جوانە ئەوە خێزانە تازغی خاڵە بکرێ باسی چیەکەی تۆ بەکر یعنی بەکرژ نییە ناوەتەوە؟ ئەڕڵڵاه کاکە چی؟ کاکە وڵا دانێفت تێم بگەیەنە بلە ئەمە چێ هەر ڕاست پێم بڵێ باوکەژان خۆ ناڵێ مجارەکە درۆمەگەن وڵای ئەو خونچەخانە خێزانی خاڵە بکرێ ینی بەکر وای لێ هاتووە ژن بێنێتەوە ئەرەوەڵا جا هەستی ژان پێی بڵە بە ئاینجا خۆتان تێک بە دەنێمە بۆ شتێتراتەوەی خونچەخان ئەوە حەقیقەکەیەتی دوو ژووری تری شێ لە ژوورەوە زۆر بەدڵتە بێ یەک دەقەمادا محەممەد یاخوا بە خێربی سەر چاو بە خێربی یاخوا چیوە باوکە؟ ئەوە جەڵدەیە بە غیبی هاتوو بۆ من گەرمەساتە بەزمەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتان بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمەساتە بەسەرهاتە دەمزاویە تراژیدیە کۆمیدیە دەمزاویە تراژیدیە کۆمیدیە ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێک هەڵبووە گشتی بۆ پارە تێک چووە